بەڕێزانم کاتتان باش. قەیرانی ئێسای هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و هەروەها دۆخی ناوخۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان، هەروەها قسەکردن لەسەر حکوومەتی بنکەفراوان و ئاستی سەرکەوتنی حکوومەتی بنکەفراوان بە بەشداری هەرسێ ئەولایەنەی کە لە 4 ساڵی ڕابردوودا ئۆپۆزیسیۆن بوون دەکەینە تەوری چاپێکەوتنێک و بەسپاسەوە. مامۆستا محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. مامۆستام کاتت باش و بەخێر بێ بە چاپێکەوتنیان نازی. دۆخی قەیراناوی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن دەبینن؟ ئایا چ دەرچەیەک هەیە بۆ چارەسەری ئەم کێشانە؟ بەنای خۆی بەخشندە و میێرەبان، من پێم وابوو ئەم دۆخی کە بەسەر هەرێمە هاتێکی باش بوو. ئەگەر ئێمە بمانتوانی بایە وەکو پێویست مامەڵەمان لەگەڵا بکردایە. یەکەم ئەم شەڕی داعشە کە ڕووی کردە ئێمە شەڕێکی گەورە بوو. زۆرێ لە هێزەکان خۆیان تێ تاقی کردوتەوە لەگەڵ تەتەڕەفی ئیسلامیە سەرکەوتوو نەبوون. کورد توانی بەرپەرچی ئەم شاڵاوە باتەوە، ئەم شەڕە نەگریسە باتەوە. دوو، ئەم شاڵاوی ئاوارەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد کە پتر لە 2 ملیۆن لە عەرەب و لە مەسیحی و لە یەزیدی و لە کورد و لە سووری و سێهەم ئەم ناعەدالەتی کە لەگەڵ کووردا کرا لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە بە بڕینی موچە و بوجە، ئەمانە ئەتوانرا بکرێتە هەڵایەکی گەورە. ئێمە بتوانین تەوزیفێکی گەورەی بکەین بۆ خۆمان، بتوانین کێشەکانمانی پێچاڵ. باشە چی کەم تەرخەمە لەوەی کە نتوانێت تەوزیفیکا و سوودی لێ وەربگرێ؟ دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە. بەڵێ باشە، بەڵام ئێوەش بەشێک نین لە دەسەڵات ئێستا. ینی ئەمە هەر کەسێ بە کۆڵێ بە پشتی خۆمان بەرپرسیارەتیمان بەرەکەوێ، بەڵام دیارە ینی پشکە گەورەکە لەکوایە. ئێمە ناتوانین بیر لەو پێشهاتانە بکەینەوە کە ڕۆمان تێیەکەن، هەتا بۆ ئەوی بتوانین بەرنامەیەکی بۆ دانێن چۆن مواجهەی بکەین، یا چۆن خۆمانی لێ دەرباز بکەین، یا چۆن تەوزیفی بکەین. ئەمە سێشتی گەورە بوو. مەسەڵەن ئێمەمانتوانی لە شەڕی داعشە تەواوی ئەم هێزە نێودەوڵەتیانە بێنین لای خۆمان، هێنامان. ئەوە کارێکی گەورە بوو. دوو، ئەم هەموو ئاوارەیە لە عەرەب و لە مەسیحی ئەمانتوانی تەواوی سونی عەرەب ئەبوایە بمان هێنایەتە پەرێزی خۆمان، ئەبایە تەواوی پەرلەمانی عێراقمان بێنایەتە پاڵ خۆمان کە وەختێ ئەم دەوڵەتە، ئەم حکوومەتی مەرکەزیە موچە و بوجە لە بەشێکی نیشتیمانەکەی خۆیە بڕێ. ئایا بە نیشتیمانی خۆتی نازانی؟ ئەگەر نازانی بۆ داوای لەکەی. ئەگەر ئەو بە بەشێ لە نیشتیمانی خۆیمان نازانێ، ئێمە بۆچی بە بەشێ لە نیشتیمانی ئەو خۆمان بناسیێنین؟ ئەگەر ئەو بە بەشێ لە گەلی عێراقی ئێمە حسێب ناکا، ئەمە بۆچی حسابی بکەین؟ بە دنیامان بووتە دنیا چاوتان لێ؟ باشە، ینی کورد لەم قەیرانەیە نێتوانی تەعاتوفی سونە بەلای خۆیان ڕابکێشێ؟ نەک نەمانتوانیەوە. ینی من لەوە ترسم ئەگەر مووسڵ و ئەم ناوچانە بگیرێتەوە عەرەب بڕۆنە گلەیمان لێ بکەن بەهۆی تەسەڕوفاتی بە هەندێک خەڵکی نامەسئول و جوان مامەڵەی نەکرد بێ و جوان نەیتوانی بێ، مەسەڵەن وەکو پێویست، وەکو ئێمە وەکو خاوەن قەزێ بەدەم خەڵکۆ بین. ئێمە لێمان قەوماوە، سەدان جار لێمان قەوماوە. ئەبێ کە خەڵکی لێ قەوما بزانین پێویستی بە چییە، بەدەمیوە بین. و بەمە بمانتوانێت تەعاتوفی خەڵکمان ڕابکێشە، بڕۆشتینە بگەڕاینایە بەم وڵاتە عەرەبیانە، بەم شوێنانەی عەرەبە. ئێمە خزمەتمان کردوین، ئێمە بەدەم خەڵکەکەی ئێوە بووین. ئەگەر قسەیەکمان هەبوو پشتیوانیمان بکەن، پشتگیریمان بکەن، هیچمان نەکرد. تەنانەت یعنی دەوڵەتە گەورەکان خۆیان هاتوون، دوور نییە بۆ پاراستنی مەسلحەتی خۆیان. ئێمە نەمانتوانی بڕۆین ئەم دەوڵەتانە بگەڕێین، گەلەکانیان بگەڕێن. ئاخرەمە یەکەم جارە دەوڵەتان و گەلانی ئەوروپی پشتیوانی لە گەلێ بکەن. ئێستا هەموو گەلانی ئەوروپی پێشمەرگەیان هەستن، تەمچید یەکەن. ئەبووە ئێمە بڕۆشتینایە چەندین کۆڕ و کۆبوونەمان لە وڵاتان و لە ناو گەلانی ئەوروپا بەستایە. بۆی لە ڕێگەی خەڵکەکەیانەوە فشارێن لەسەر دەوڵەتەکانیان دروست کردە ئەگەر ڕۆژێ ئێمە قسەیەکمان هەبوو پشتیوانیمان لێ بکەن. بەڵێ باشە مامۆستا، بەڵام ینی چۆن کورد بتوانێت
تەعاتوفی سونە ڕابکێشە بەلای خۆیان لە کاتێکە ساڵانێکی دوور و درێژە لەوتی دەوڵەتی عێراق دامەزراوە سونە لە عێراقا سیاسەتێکی یان با بڵێن بە شێوەیەکی شۆڤێنیانە لەگە کورد بیرەکاتەوە تۆ پێ دوایە بە خزمەتکردنی چەند ئاوارەیشیان لە کوردستانە ئەم جۆرە لە بیرکردنەوە ئەگۆڕێ بەڵێ ینی لە سەرتاوە زۆر بە گەورە قەنەعەتیان گۆڕە قەنەعەت وایە گۆڕێ قەنەعەت لە کاتێکا کە ئەو لێ قەومێ تۆ بەدەمی وبی هەموو قەنەعەتە پێشەکانی گۆڕی هەر کەس هەر جۆر چونکی ئەحسان سروشتی وایە هەمیشە سەیئات ئەگۆڕێ ئێستا تەنانەت بۆش قەنەعەتیان نەگۆڕاوەکەوان لە ناوچەیەکی ئارامان و خوێنی کورد ئەڕژێ بۆی بەرگری لەوان پێم وایە گۆڕا بەڵام هیوادارم ینی بتوانین تا سەر ینی ئەمە ئیسفادەمان لێ بکردایە ئەمە وامان لێ بکردایە ئەمانە پاڵپشتی لێ ئێمە بکەن چونکی ئێمە گەر لەن عێراقا بین هەر بە یەکۆ بین هەمیشە سنوورەکانمان بە یەکۆیە نزیکەی 1000 کیلۆمەتر سنوورمان بە یەکۆیە خۆ گەر سبەینە جیابین هەر بێ دراوسێ بین یعنی هەر بە یەکۆ بین هەر چارمان ناچارە هەر دراوسێ بین لەناو عێراقا بین هەر دراوسێن لە بینە دەروی عێراقیشە دراوسێن باشە سەبارەت بە پەرلەمانی عێراق کە کورد نەیتوانیوە سۆزی پەرلەمانیان کۆ دەنگێک لەناو پەرلەمانی عێراقا دروست بکات ئەمە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە بەشی زۆری پێکهاتی زۆرینە لەناو پەرلەمانی عێراقا لەو لایەنەیە کە خۆیان بجێ هەرێمی کوردستانیان بڕێوە بەو جۆرێکی تر وەڵامی پرسیارەکە بۆمەوە یعنی ئێمە هەمیشە بیر لەوە بکەینە خۆمان چیەکەین خۆمان چۆن نتوانین قسەکانمان بکەین خۆمان ئەمانەیە چی بکەین بەرامبەرەکان کاتێک ئێمە قسە لەسەر بەرامبەرەکانەکەین کە چاری خۆمان ناکەین یعنی ئەمە گەر بمانوێ خۆمان بخەینە یەک ڕیس و یەک هەڵوێست تەواو هەموو ئەبێ و لایەنانە ڕێزی لێ بگرن بۆ هەر شتێکم بەدڵ نەبوو لە یەک شێمە دواوە لێ یەمە دواوە کەوابوو ئەمەلێکە پەکەخەم کە من بتوانم ئەمەلەیەکی گەورە لە عێراقا پەک بخەم تەواو ئەمە سێ کوچکەیەکە کوچکەیەکی دەربێنە بە دوو کوچکە ناوەسێ بەڵێ کەواتە کورد یەکدەنگ نییە تۆ گومانە هەیە لە یەکدەنگی کورد لە بەغا یەک هەڵوێست نییە یەک ڕیز نییە یەک هەرچی پێڵێ یانی بەرچێ لە دەروی ئیجماعە مەرج نییە ئەمە ئاوا بێ ینی وەکو بڵێ مەعادە قەزەیەکی مەنتیقی بێ هەمیشە ئەم جۆرە ئیجابی هەیە جۆرێکی عەکسیشیە گرنگەوەی ئێستا ئێمە یەک کوتلە نین یەک فراکسیۆن نین کە یەک دەنگیش نەبووین دەنگەکانمان ئیتر بەجیا سەیرەکرێت کە بەجیا سیرکرا بچکۆلین بەڵام بێ کۆبین گەورەتری بەڵێ باشە بەڵام مامۆستای قسە لەسەر شتێکەکەین کە ڕەنگە بۆ جیلەکانی داهاتوو ئەمە مێژوو بێ لە بەروی دەرفەتێکی گەورە بۆ کورد لە عێراقا ڕێکەوە لە کاتێکا کە حکوومەتی ئیتیحادی لە بەرامبەر هێزێکی وەکو داعشا لە چەند شارێکی زۆر گەورەیە شکستیێنە کێشەیە لە یەک هەڵوێستی کورد لە بەغدا بە تایبەتی قساکەم ئیتر وەکو وتم ینی ئێمە هێشتا ئەمە نەبووەتە قەنەعەتمان کە قسەکانی خۆمان کۆ بکەینەوە لە هەزار لە چوارچێوەکانی خۆمانە یا ئەتوانی بڵێ متمانە ئەوەنە قرس نەبووە لە بینمانە هەتا بتوانین قسەکانمان لەگەڵ یەکا بکەین نەمانتوانیوە فیداکاری بۆ یەکتری بکەین مەسەڵەن من دەست لە بەعزێ بەرژەوەندی خۆم هەڵگرم بۆ تۆ تۆش بۆ ئەویتر تۆش بۆ ئەویتر متمانە ئەمە دروستیەکە ئەگەر ئەمە دروست بوو مەسەڵەن ئەوەی کە زۆر دەسەڵاتدارتر هەبێ زیاتر ڕێز لە بەرامبەرەکەی بگرێ چونکی هەمیشە لە وڵاتی زۆرینە گرنگترین شت لە وڵاتی زۆرینە پاراستنی کەمینەیە لایەنە کوردیەکان تەنها لە بەغدایە متمانەیان بەیەکنێ یانە متمانەی نامتمانەیی هەرێمی کوردستان و چۆڵەمەغا یعنی لەناو عێراقا حاڵەتێک دروست بووە یعنی ئەگەر بڵێم ئێمەش لەوانەوە فێر بووین ئەوانیش لە ئێمەوە فێر بوون ئەویش لەوە فێر بوو وایە چونکی کێشەی عێراق تەنها وڵاتێکە کە پێکاتەکانی بە عوقدەی خەوف و بە یەکتری بەسراون مەسەڵەن عێراق بۆ تێک ناچێت گشتمان لە یەکتریە ترسین عرب لە کورد دەترسێ کورد لە عرب بەترسێ سونە لە شیعە ترسێ شیعە لە سونە ترسێ ئیتر لە ترسی ئەمە لە ترسی یەکتری ماینەتۆ بە یەکۆ هێنا کەسمان یەکتریمان خۆش ناوێ وڵاتێکی سەیرە ینی پێت سەیرە چۆن ئەڵێ عوقدەی ترس چۆن پەتی ترس دەتوانێت خەڵک بە یەکۆ بەسێ لە عێراقا بەستێتی باشە بەڵام
پێ دوایە کە ئەمە هەر بەردەوامە بێ ئەم ترساتوانێ ئاوان پێک هاتانە بەیەکەوە ببەستێتەوە تاکەی بە تەسەڕوت توانێت بەردەوام. زۆر باشە مەمەسا لە قەیرانی نێوان هەرێم و بەغدایە هەردوو لا یەکتری تۆمەتبارەکەن. یەکگرتووی ئیسلامی کوردستان چۆن لەو تۆمەتبارکردنی یەکتری ئەڕوانێ ئەوە کێیە کە پابەند نییە بە ڕێکەوتنەکانەوە هەرێم هەیان بەغدایە؟ تاوانەکە تاوان بەیەک لا ناکرێ بە هەردوو لاکرێ بەڵام پێم وایە ئەو ڕێژەی کە لە حکوومەتی عراقیە زۆرترە. یعنی من لە کۆبنەوەی پێنج قۆڵی لەگەڵ سەرۆکی هەرێما وتیان معدل اليومي وتم معدل اليومي بێ هەموو ڕۆژەیە ماوە نەبنێرین من پسپۆری عەرەبی بەڵام ئێمە ناتوانین. تۆ ساڵێکە بوجەت نەناردۆ بۆ ئەم خەڵکی هەرێمە خەڵک موچەی نییە هەی ئەم هەرێمە لە کوێن پارەیە بێنێ حتمن لە شوێنێکە ناوەتی قەرزی کردو ئێستا تۆ بێ ئەوەنەی بیتێ کە ئەو قەرزە باتۆ یا بێ بۆی ببژێری یا بێ پارەی بیتێ قەرزەکە ببژێرێ یا بێ مۆڵەتی بی ئەوەنە نەوت بفرۆشە تا قەرزەکەیاتەوە بەڵام ئەمە قوبوڵ ناکە. اینجا ئەمە حکوومەتی هەرێم لە فەرزێکە ئەوەی ئەو ڕاز بێ لە فەرزێکە ئەبێ بێ عقوبەی ئەمە بە یا بچێت لە حکوومەتی اتحادیش کات بکە لەکوێی دنیاشتی وا هەیە باشە بەڵام بە جەریرەی دەسەڵاتێکۆ بێ شعبێت عقوبە بێت زۆر باشە دنیا هەیە شعبەکە هی خۆشت بێ. بەشێک لە سیاسیەکانی کورد کە لە بەغدان قسە لەسەر ئەوەکەن کە ئەوەی کە هۆکارە ئەوەی بەشێک لە ئۆباڵەکەیەکەوێتە ئەستۆ ناشەفافیت و خراپی سیاسەتی نەوتی هەرێمە ئەمە بۆ چوونی ئێوەشە؟ ئەمە هەر هەرێم وانە عراق لەم خراپترە بۆچی ئێستا عراقڵێ ئەوە نانێرم وایە یعنی ئەم کێشەیە تۆ توانی کاتێ بە من کاتێ توانم باسی چاکسازی بکەم دژایەتی گەندەڵی بم خۆم نەیکەم. باشە بەڵام گەندەڵیەگە لە عێراقی شا هەبێ بەڵام هاوکات لە هەرێمی کوردستانی ژاهر هەیە حکوومەتی اتحادیە توانێت موچەی فەرمانبەرەکانی خۆی با و ئەو ڕێژەنەوتەشی کە هەناردەی ئەکا ڕەنگە ناتوانێت بڵێ ئەو ڕێژە هەناردە ناکەم لە بەرەوەی ئەمە کۆمپانیایەوە بۆرچەینەوە هەیە لە عالەمە. من پێم وتی یعنی ئەو واجبە لەسەری یعنی وەلا لە بینی شعب و لە بینی دەوڵەتە لە ئەساسە لەسەر چی دروستە بێ ئەبێ ئەم خەڵکە تەنازل بکە لە مافی خۆی ئەسڵەوەی حکوومەت خەڵک دروستیکە هەمومان حکوومەت بین بەزە سێمە داومانە بۆ دەوڵەتمان داوە بۆ لە پێناوی چیان لە پێناوی ئەو ئێمە پارێزێ ئەو ژیان بۆ ئێمە دابین بکە ئەو ئێمە لە مەخاتری دەرەکی بپارێزێ ئێستا نە لە مەخاتری دەرەکی ئەمان پارێزێ نە ژیانیشمان مسەوگەرەکە ئەیتمانۆ ئێمە چیە؟ باشە تۆ لەمەوەی ڕابردووە لەگەڵ سەرۆکۆماری عێراقا دانیشتی ئەمانەت پێوت بە ڕاشکاوی؟ ئەوە مودوتم بەڕێز سەرۆکی کۆمار یعنی ئێمە لەوە نیگەرانین ئەم هەموو دەسەڵاتەمان هەیە لە عێراقا ئەم هەموو پیاوە گەورەمان هەیە لە پاڵ ئەمە ئێمە بێموچە و بێبوجە کری وەڵامی چی بوو؟ ئەوش ینی ئەو توانای کە هەیەی ئەو دەسەڵاتی کە هەیەی لەو چوارچێوەیە قسەیەکە کە من هەوڵی خۆمان ئێمەش لەم میانەیە هەرچیمان پێ بکرێ ئەبێ دەوری خۆمان ببینی. باشە مامۆستا بەڵام ینی تا ئەو ڕێکەوتنە لە نێوان هەرێم و بەغدایە ئیمزا نەکرا موچە نەهات پارە نەهات بۆ هەرێم پێ دوایە هەوڵی سیاسیەکانی کورد بە سەر و کۆماریشەوە لە بەغدا سەرکەوتوو بووە؟ پێم وایە قسە لە شتێکی تر بکەین ینی ئەم شەڕی داعشە ئێستا کە ئەوە تکری تاوا بووە بەنسبەت هەرێمی کوردستانەوە مەترسیەکە دەمێنێت تا لە مووسڵابێ و پێم وایە ینی ئەم هێزە شەڕخوازە توانای هێزی توانای شەڕی نامێنێ نەماوە و بەرەو ئینسیحاب بڕوە ئەوێ خۆی بگەێنێتە شوێنێکە قورسایی لەسەر نەمێنێ لە عێراقا ناتوانێت ئەو بۆی دەرکەوت لە عێراقا ناتوانێت. من پێم وایە لە عێراقا شتێک ڕوا وەکو ئەو شتێک کە لە حەزی بەعز ڕوویە حەزی بەعز ژمارەیەکی زۆر چەکداری هەبوو جگەلەوە جەماهیرێکی زۆریشی هەبوو کە وەختێک کەوتە ڕووخان هیچ بەرگەی نەکرد. ئەم هێزەی مالیکی 85,000 کە دوو فرقەی گەورە لە مووسڵا بووە وەختێک کە داعش خەڵکی مووسڵ جێشیان دەرکرد نە داعش دەری کرد
پێم وایە ئەم جارەش لە داعش ئەمە دروستە بێ یعنی وەکو لە دەرەوە پەلامار بدرێ خەڵکی مووسڵش دەیاڵەسێ بەڵێ کەوا بوو ئەمە معادلەکە گۆڕێ معادلەی ئێمە و عراق یا پەیوەندی ئێمە و عراقە گۆڕێ چونکی سنە کە ئێستا هێزی هەیە مەسموحە هەدا 50,000 چەکدار حەشتی وەتەنی دروستکە و ئێستا هەندێکی دروست کردووە بێگومانە ئەو هێزە ناکشێنێتەوە پارێزگاری لە ناوچەکانی خۆیەکە ئەو کاتێک ترەبینە سێ هێزی چەکدار ئەبێ ڕێکەوتن بکەین ئەگیناش بەشەڕ ئەچین تا لەگە سونەش بە شەڕەچین بەڵێ لەگە سونەش ئەگەر هەیە بە شەڕ بچین پێم وانە ئێستا پێم وانە ئێستا ئەی داهاتوو نازانم یعنی ئێستا بابێن باسی ئێسا بکەین یعنی نەچین تەکەوناتی مستەقبل بکەین بەس ئەوەی کە ئێستا ئەیبینین دەرچوونی ئەم هێزە دەرەکەوێ ینی کێ وەکو قارەمان سەرکەوت کێ توانی هەتا کۆتایی لەگەڵ قەزیەکە بێ کورد ئەبێ هەموو ڕێز لەمە بگرن ڕێزگرتن لەمە چییە؟ چارەسەری کێشەکانی بەدەمەبوونی داواکاریەکانی کورد هەرەمێ کێشەکانی حەل بکرێ داواکاریەکانیشی بە هەند بگیرێ بەڵێ زۆر باشە یەمەوە سەر ئەوە بەڵام من پرسیاری ئەدای سیاسیەکانی کوردم کرد لە بەغدا وتم تا ئەو ڕێکەوتنە ئیمزا نەکرابوو هیچ شتێ بۆ کورد نەکراوە هیچ پارەیەکیش نەهات دوای ڕێکەوتنەکە هات ئەمە دەلالەت نییە بۆ لاوازی سیاسیەکانی کورد لە بەغدا ئیتر ئێمە تا ئێستا هەرچی بەداخەوە مفاوزات و شتمان کردووە هەر ینی دوای لە کۆتایی ئێمە مایە پوچ دەرچوین یعنی ئێستا لەم کاتە ئەم حکوومەتە نوێیە کە هات ئێمە چوینە ناوی مەسەڵەن ئەمریکیەکان لەگەڵمان بوون UN لەگەڵمان بوو کە ئەوان وتیان ئێمە زەمانەتەکەین ئێستا ناوانی زەمانەتیان کرد نە حکوومەتی ئامادەی خۆی پیشانە کە ئەگەر ئێوە بەشداری بکەن من تەواوی ئەو کێشانەی کە پێشتر هەبووە بە هیچ جۆرە نایهێڵم بەڵێ جا ئەمەی تر ئایا ئێمە شتێک هەیە و ئێمە نایزانین ئایا ئێمە هەر هەمیشە لە دانووسانە ئەبێ تەرەفی خاسیر بین یا ئێمە ئامانجێکی گەورەمان هەیە و لە پێناو ئەم ئامانجە گەورانە ئەمانەوێ بازێ شتی بچووک قوبوڵکەین ئەمانە ئایندە وەڵامی ئەمانە شاتەوە بەڵێ باشە بەڵام یعنی کەس لەوانەیە ناتوانە شکست بە کورد بێنێ ئەگەر خۆ شکست بە خۆی نهێنە لە وتو هێژە هەیبوو هەمیشە لەسەر مێزی گفتوگۆیە ئەوترێت کە یان سیاسیەکانی کورد خۆیان ئەڵێن ئەوانەی کە ئەندامی وەفدەکانی دانوستانکارن خۆیان ئەڵێن کە کورد لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە بۆ وەکوتم یعنی لە پێشەوە ئێمە کە بە یەکدەنگ لێرەوە نەڕۆین هەر ئەو بە یەکدەنگ نەبوونەمان هەبێتە لاوازی لەسەر مێزەکەش چونکی یەکبوون لە هەر کوێبی دلێری بەس کە وەختێ یەکدەنگ نەبووین بێگومان ینی لەوێ زیاتر ڕەنگاتەوە بەڵێ باشەوە مەسا بەڵام بۆ لە کوردستانە تا ڕادێکی یەکدەنگن حکوومەتی بنکە فراوان هەیە تا ڕادێک لایەنەکان ئێستا گونجاون پێکەوە ئەی بوو لە بەغایە یەکدەنگنی ئێترەوەش پرسیارێکە بێ لە هەمووانی بکەی بەڵام من لە تۆ یەکەم من پێم وەکو یەکەم سەرکردەی سیاسی ئەو متمانەیە ئەوەنە نەمانتوانیوە ڕێزی لێ بگرین متمانە بەوە بێ کە من دەست لە بەشێ لە مەساڵحی خۆم هەڵگرم بەشێ لە مافەکانی خۆم هەڵگرم بۆ تۆ بۆ من یعنی هەتاوامان لێنێ نابین بە یەک هەڵوێست باش ئەم قسەی تۆ وا تەفسیر بکەم کە لایەنەکانی پێشوو دەسەڵات تەواو متمانیان بە ئۆپۆزیسیۆن نییە یان پێچەوانەکەی ئۆپۆزیسیۆنەکانی جاران تەواو متمانیان باوانێ دەسەڵات نییە و ئەوان دەست لە بەرژۆندەکانی خۆیان هەڵناگرن بۆ ئۆپۆزیسیۆن ئێستا و دوانە بەیەک و باش بن کێشەکە کەمترە بێ کەواتە هۆکاری ئێمە ئاسانتر سڵحەکەین ئێستا ئێمە هاتینە ناو دەسەڵات یعنی ئێستا ئێمە مەسەلەن لە ناو دەسەڵاتین هیچ هێزێک و هیچ ئیمکانەتێکمان وەرنەگرتووە هەر لە ناو دەسەڵاتیشین بەڵێ زۆر باشە لەسەر ڕۆژ قساکەین حکوومەتی بنکە فراوان لە هەرێمی کوردستانە سەرکەوتووە یان تەجروبەیەکی شکست خواردووە هیچیان حکوومەتی بنکە فراوان ئێمە بەشێکی دایە لەم دۆخەیشە
کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە کە دۆخێکی زۆر مەترسیدار و قورسە. ئێمە بەشێکین لەم حکوومەتە، تێڕوانینی ئێمە کە هەوڵمان بۆدا کەوابێ هەستمان کرد ئێمە سێ لایەنین لە معارەزە، دوو لایەنیش لە دەسەڵاتە، نە ئێمە لە معارەزە توانین چاکسازی بە تەنها بکەین و نە دەسەڵاتیش بەو مەرجانەی خۆی ئەتوانێ چاکسازی بکە. خۆ بە میکانیزمی توندڕەوی و تندوتیژی هەر ناکرێت. کەوابوو باشترین خیار کە هەڵمان بژارد ئەمەیە کە حکوومەتێکی ئاشتی خوازانەی بنکرد فراوان دروستکەین، هەمومان پێکەوە مەسئولیەتی لە ئەستۆ بگرین و لە ئەوڵەوە گران بوو، بەڵام کرا. بەڵام بەداخەوە یعنی ئەم حکوومەتە ڕوبەڕووی ئەم وەزعە نالەبارە بوویەوە. ئێستا ئێمە نە تەشکیلەکەمان کامڵ بووە، یعنی ئەو ڕێکەوتنانەی کە لەسەری ڕێکەوتین بە نووسراو لە بینمانایە لەگەڵ سەرۆکی حکوومەتە، هەر کەسێ ئەوەنە وەزیر و ئەوەنە جێگری وەزیر و ئەوەنە مدیر عام و ئەوەنە چی و ئەوانە هێشتا تاو تەشکیلە نەبووە، یعنی کامڵ نەبووە. لەم لاشە ئیمکانیات نییە. مەسەڵەن نمونەیەکە بەمێ ئێمە وەزارەتی کارەبا، ئەم وەزارەتی کارەبایە ساڵی 2013 4 ملیارد دۆلار بودجەی بووە. هەموو مانگێ لە 25 تا 30 ملیار دینار هینێ هەیە ئیشتراکاتی کارەبا، بێجگە شتی تر. 2014 کە ئێمە وەرمان گرتووە 1 فلس 1 دۆلار. تۆ ئێمە بەتەمام بووین کارەبا وا لێ بکەین 24 ساعت کارەبا هەبێت، کە وەختیان ئیمکانێتە نییە لە بەردەستا، چونکە ئێمە بڕیاری ئەوماندا بوو هیچ جۆرە نابێت هیچ جۆرە گەندەڵیەک بێڵین، ئیتر بندیوارە پارە زیادە سەرفکردنە مەسەرەن عقودە ئەبێ ئەمانە هەموو خاوێنکەینەوە. کەوانە خاوێنکەین و پێمان وا بوو ئەو زیایی کە لەوە دەسەکەوێت ئەگەر ئێستا 20 ساعت دەتوانین بکەینە 24 ساعت، بەڵام هیچی ئەمانە نەبوو. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی میزانێکی باشی هەیە. ئێمە بەتەمام بووین ئەم خەڵکەی کە خاوەن پێداویستی تایبەتە هەموویان دڵخۆشکەین، خێزانەکانیان ئەوەی کە پێویستیان پێیەتی نەبنە ئەرک و بار بەسەر خێزانەکانیانەوە بۆیان جێبەجێکەین، هەر لە خوێندن، حتا لە کورسی خوێندن، حتا لە WC مەکتەبەکان، حتا لە قەرەوڵەی ناو خەسەخانە ئەوانیان بۆ بکەین کە بۆ وانەشێ سەوە چێ بۆ خەسەخانە قەرەوڵەیەکی برد کابراڵێ بڕۆ سەرەوە بە کورتە باڵایەک چۆن بچێتە سەرەوە، چۆن نەتوانێت بچێتە سەرەوە، ئەبێ شتێکی بۆ بێنی بۆ خۆی و هەموو ئەوانی تری هەموو بەشەکانی تر، بەوەی نابینایە، بەوەی نابیسایە، بەوەی کە قاچی نییە، بەوەی هەر کێشێکیە ئەبێ وای لێ بکەین خێزانەکانیان ئەوانەیشی کە ناویان نەنووسی و نبیانیانن کە ئێستا 150,000 کەس هەیە، ژمارەیەکی زۆرە. ئێمە ئێستا بێ بوجە لەگەڵ ئەمانە مامەڵایەکەین، ئەمانەش بەردەوام پێویستیان بە یارمەتی هەیە، هیوانەیە مانگی 30,000 وەرەگرێ، 30,000 بیا بە چی؟ دوو سەر تەکسی بکاو بێ بڕە پارەکە نامێنێ. بەڵێ زۆر باشە ناوبڕێکی کورد وەرەگرین و پاشەم ناوبڕە گفتوگوی زیاترەکەین لەسەر حکوومەت و یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆشی. بەڕێزان پاشەم ناوبڕۆ کورتا گەڕێنەوە لاتان. بەڕێزان جارێکە سڵاتان لەبێت. مامۆستا هەرسێ لە هەناکەی ئۆپۆزیسیۆنی پێشوو لە ئێستاە بەشێک لە پاساوەکانی دەستپێنەکردنی چاکسازی لە هەرێمی کوردستانە بۆ وای ژێڕنەوە کە تەواوی ئەو پۆستانەیان وەرنەگرتووەکە لە ناو حکوومەتی بنکە فراوانە پێویستە وەری بگرن. دووشتە تاکەی ئەمە قبوڵەکەن ئێوە؟ دووشتە هەر ئەوە نییە، چونکی ئەوە ڕێکەوتنێک بوو کە لە بینمانە شۆڕ بێتەوە بە خوارەوە، هەم لە حکوومەتە هەم لە حکوومەتە خۆجیەکانە. ئێستا ئەوە تێپەڕ تقریبەنەوە سەمانی چوارە ئەوە بێتە ساڵێ، یعنی ساڵێکە هەڵبژاردن 30 ڕۆژی تر ساڵێکی ڕێکە هەڵبژاردن کراوە.
حکوومەتی هەرێمی ئەمە تەنها ئێستا وەزیرەکانمان هەیە ئەم لایەنانی ترمان لە حکوومەتە خۆجیەکە لە هەولێر و دهۆک هیچ نەکراوە ئەمە ئەگەر نەکرێ یعنی هاندەرێک نابێ بۆی ئەمە هاندەرێکی بە قووەت نابێت دوو ئیمکانیت ئەنی وەکوتم ئەم وەزارەتانی کە ئێمە وەرمان کردومی خەدەمیە پێویستی بە پارەیە پێویستی بە ئیمکانیاتە ئەگەر ئیمکاناتی لە بەردەمان نەبێ بە چی ئەکرێ وەکو نمونەمایتە کارەبا ینی ئەوانی ترش هەموو هەروە بەڵێ بە ئێمە وەز لە لایانی ئیمکانیاتەکە بێنین قسە لەسەر بەڵێ ببوورێنێ ئەمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان بە نمونە وەرەگرین لە ناو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تاکەی چاوەڕێ ئەکات کە پۆستەکانی بە تەواوی وەربگرێ ینی پێدوانی ئەمە لەسەر یەکگرتووی ئیسلامی لەسەر جەماوەڕەکەیەکەوێ کردووە لەم نزیکانە ئەوە بێ بکرێ لەم ڕۆژانە کە ئەم سیلسیلە و زنجیرە کۆبوونەوەنەمان کردو بەیەکۆ یەکێک لە باسەکانمان جارێ ئەوەی کە پارەی تێناچێ پڕکردنەوەی ئەو شوێنانە کە مستحقی انتخابی ئەمەیە ئەوانە پڕ بکرێنەوە دواتر قسە لە ئیمکانیات بکەین لەگەڵ حکوومەتی مەرکەزیە قسەی جدی بکەین ئەم وڵاتە بەم جۆرە بەڕێوە ناچێت موچەی نەبێ و بوجەی نەبێتتر وڵات کابوو هەر کەسێ لە ماڵی خۆی بێ قسەکە واکاو ئێمەش ئەتوانین هاوکارێکی باش بین خۆ ئێمە ئێستا لەم کاتە بەر مەسئولیەتی ئەخلاقی و دینی و نیشتیمانیمان ڕێگەشتی ترمان پێ نادا یعنی هەرێمەکەمان لە بەردەم هەڕەشا بێ و ئێمە بڵێن بەشەکەی خۆمان ئێمە داوای بەشی هەمومانەکەین بەڵێ باش ئەمە بۆ بەغا ئەوەی کە باسە کرد کە لەم ڕۆژانە بڕیارەیەک لای بکەنەوە تەنها لە ناو حکوومەتە یان لە ناو حکوومەتە خۆجیەکانیشە بەڵێ باسی هەموو هەردووکیمان کردو ینی ئەو وعدەی کە ئێوە وەرتان گرتووە ماوەکەی وەکو زەمن چەندی تر ڕەنگەیەک لا بکرێتەوە ینی بەڵێنیان بە ئێمە داکا بێت ئێمە چاوەڕوانەکەین ینی بەڵێ زۆر باشەمە مەسال لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ نەشرە مستەفا کۆبوویتەوە باسی چی کرایەکە لە تۆرانە ئەوە بوو کە داوای ئەو پۆستانی خۆتان بکەن نەخێر یعنی ئێمە ئەم هەرێمەی کە ئێستا ئێمەی تیاژین ڕوبەڕووی کۆمەڵێ هەڕەشە بۆتەوە ئەجا ئەترسین هەڕەشەی تریش زیاد بکە یعنی ئەم گەردەلوولی حەسمە ئەترسین پرژی بێ بۆ ئێرش یعنی نابوو سعودیە و ئەو وڵاتانە کاری وا بکەن لەبەر مەزهەب حوسی شیعەیە یعنی ئێستا لە تاریخی ئەم مەنتیقەیە شەڕی نەتەوەی کراوە شەڕی سیاسی کراوە شەڕی ئایدۆلۆجی کراوە تەنها شەڕی مەزهەبی نەکراوە خەتەرترین شەڕە خەتەرترین شەڕە نابێ بێڵی بکرێت بەڵێ باشە بەڵام بۆ پرشکێگاتە ئێمە ئێمەش شیعە و سونیمان هەیە وڵاتەکە ئێمە شیعە و سونیت هەیە باشە بەڵام ئەوەی کە لە عێراقا گوزەرە خۆت پێدوانیە کە ئەمە جەنگێکی شیعە و سونی و دەمێکە دەستی پێکردووە لە عێراقا گرنگەوەی ئەعلان نەکراوە بەڵام ئەمە ئەترسین ئەم پرژە ئاگری پێوەنی ئەعلان کرێت باشە کورد ناتوانێت خۆی بپارێزێ ئەگەر ئاگرێکی واش لە عێراقا بکەوێتەوە پێمانە ئاگری ئاوا بتوانێت خۆت پارێزی ئەنی پاراستنەکە تەنها لە ناو خۆیان ناتوانێت خۆی پارێزە یان مەترسیەکە لەسەر دەوڵەتانی دراوسەیەکە دەستی پێ بخەن و کاریگەری لەسەر هەرێم دابنێت بەسەر ئێمە دێ بەس ئەگەر ئێمە خۆشمان خۆمان نەکەین بەشێ لەو مەسەلەیە هەر سروشتی ئاوکوتم پرژ و بەرەکەوێت بەڵێ بەدەست خۆت نییە ینی لەگەڵ نوشە مستەفاتان هاباسی و تهدیدانەتان کرد کە لەسەر هەرێم هەیە عراق ینی پەیوەندی هەموو عراق بەم جۆرە ناڕوە وا بێ حکوومەتی هەرێمیش دووسێشت بکەن قسەمان لەسەرەوانەکرام کۆبوونەوە پێنج قۆڵیانە ئەبێ زیاتری بکەین وا بێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەکانی جدیتر و محکەمتر بکە لەگەڵ ئەم وەزیرانە بە جۆرێک گەڕێن ڕێگە چارە بدۆزنەوە سێهەم ئەم کۆبوونەوە گشتیانە حیزبانەی تر ئەم پێنج حیزبەی ئەمە پێنج حیزبین حکوومەتمان پێکێناوە ئەمە کۆبوونەوەیەکە ئەتوانین بڵێ بازی جیاوازی هەیە بەڵام هەندێک پرسی تر هەیە نیشتیمانیە مەسەلەن نەتەوەییە ئەبێوانش بەشدار بن چونکی هەمومان هاوبەشین نابێ مەسەلەن ئەم شێوازە بیکەینە پلە دوو پلە سێ و ئەوەی بۆ بکەین چوارەم ئەم مەسەلەی دەستور ئێمە پرسیارمان کرد لەم لایەنانە بۆ ئەمە کێ ڕایگرتووە ئەم ئەو تاوانبارەکە و تاوانبارەکەوتمان مادەم وایە بێ قسەی جدی لەسەر دەستور بکەین
ئێمە پێویستمان بە دەستورە بە سازانی دەستور کێشەکانمان چارەسەرە بێت. بەڵێ ینی دەستور ئەگەر هەیە لەم نزیکانەیە ئیشی تیا بکرێت بەڵێ قسەی جدی لەسەرەکەین کردوتانەیە ئەیکەن ئەمانە بزانین کێ ڕێگرە لەوە کە نابێت دەستور بێتەوە سازانی لەسەر بکرێ و کێشەی سەرۆکایەتی هەرێمیش چارەسەر بێت چونکی خۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بەشێک یاسایەکە لە ناو یاساکانی دەستورە. بەڵێ مامۆستا ینی بە بڕۆی ئێوە چێ وەستانوێتی چه ڕێگر بۆ لەوەی کە تا ئێستا لە دەستورە ئیش نەکراوە بۆ هەموارکرد ئێمە پرسیارمان کردیانی کەسێکمان نبینی بڵێ من ڕێگرم وتمان کە مادەم وایە ئێمە هەمومان کۆبنەوەکی پێنج قۆڵی بکەینی حاز بین بە کوتلەکانمان خێرا دەسی بنێ سازان بکرێ لەسەر دەستور چونکی دەستور قووەت و معنەوێتێک هابێمە ئەگەر فشاری دەرەکی هەیە با بیزانین لە دەرەوە فشارێک هەیە نایڵێ ئەمە بکەین با بیزانین ئەمە ئیرادەی گەلێکە کێتوانێت لەبەر ئیرادەی گەلا قسە بکە. بەڵێ باشە سازانەکە کوتلەکانی ناو پەرلەمانێکن یاەوە خۆتان لە دەرەوە ڕێکەون لە سەر دوای ئێنێڕدا کۆبنەوە. بەڵام نەشونە مستەفا باسی لەوە کرد لەکە ئەبێ لایەنە سیاسیەکان لە دەرەوە ڕێکەون لە سەری و سازانی لەسەر بکەن و اینجا بێگومان ئیشی تیا بکرێ. باشە سەبارەت بە پرسی سەرۆکی هەرێمی کوردستان یەکگرتووی ئیسلامی لەگە چیایە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوایە ئەم پرسا بێ لە ناو دەستورا بێ دەستوریش بێ لە پەرلەمانە بێ لە پەرلەمانیش بێ سازانی لەسەر بکرێ و قرار بکرێ. زۆر باشە ئەمە وەکو لایەنی یاساییەکەی لایەنی سیاسی یاسایی لای ئێمە ئاوامان لێ کردو یعنی ئەم بابەتە نابێت لێی بترسین ئەبێ بیبێنە پەرلەمان دەسەڵات بین بە فراکسیۆنەکانمان یعنی ئێمە ئیعازیان بینێ بسازین لەسەر چی ئەمانە تعدیل بکەین چی تعدیل نەکەین ئەوانی لە پەرلەمان دەنگی بۆ بن و ڕۆژی ئیستیفتای بۆ دیاریکەن و نایخوای لێبێن. بەڵێ ئەمە یاسایەکەی و سیاسیەکەی بەڵام سەبارەت بە شەخسەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەیە کە مەسعود بارزانی ماوەکەی بۆ درێژ بکرێتەوە بە شێوەیەکی یاسایی مامەڵی لەگەڵا بکرێت بمێنێتەوە لە شوێنی خۆی ئەین لەگەڵ چین لەگەڵەوەن هەڵبژاردن بکرێیان لەگەڵەوەن کە نەکرێت کە وتم پێت ینی بەشە یاسایەکەی چێتە پەرلەمان سازانەکەی سیاسیە ئەگەر ئەم بەشەی تەمان دوایی بەشە یاسایەکەی زاڵە بێ ئەم بەشە یاسایی مەجال بە هەر کەسێک و ڕێگە بە هەر کەسێک وە ئێمە پێشوازی لێکەین کێشەمان لەسەرەوە نا. بەڵێ کەواتە لە ڕووی یاساییەوە ڕێگە بە مەسعود بارزانیە بۆ خولێکی ئەگەر یاسا ڕێگەی پێ بە مافی خۆیەتی هیچ خۆ کەس خێرێک بەڵام ئەو هەشت ئەوە 10 ساڵ ینی سەرۆکی هەرێمە گرنگ ئەوەیە دەستور ڕێگەی پێدا کە ڕێگەی پێ بدە مافێتی ئەگەر کاک مەسعودیش بێ مهمەوە ئێمە بە سازان بێ یعنی نە سەپاندن قوبوڵە نەخۆ لێ گێلکردنیشی قوبوڵە هیچیان قوبوڵ نییە ئەمە بێ بە سازان بێ بە ئیتفاقی هەموو لایە بۆ ئەمە بتالی دوایە بێتە نوێنەری ئێمە دوای بەناوی ئێمەوە قسەکە تۆ گەرێکێک بەناو تۆ قسە بکە و هەڵو نەبژاردی و حەزی لێ نەبێ تەمسیلی کێیەکە لەبەرەوە ئەمە نەسەپاندنی قوبوڵە نەخۆ گێلکردنیشی لێ قوبوڵە. زۆر باشە ئەی ئەگەر بەلایەنێکی ترا پرسیارەکەم بکەم بەدیل هەیە بۆ مەسعود بارزانی لە ئێستاە سەرۆکی هەرێم بێت نوێنەری ئێوە هەمووتان بێ؟ من پێم وتی ینی ئەمە پێویستی بە سازانێ ئەو بێ یا غەیری ئەو بێ نابێ بڵێ لە کوردستانە بەدیل نییە کەس نییە ئەم کوردە پیاوی گەورە گەوری زۆری هەیە بەڵام بڵێ کێ لە هەمویان باشترە ئەوە گەل ئەوە دیارەکە. بەڵێ زۆر باشە مامۆستا سەبارەت بە دۆخی نەخۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای هەڵبژاردنەکانەوە جۆرێک لە دەنگێکی ناڕازی لە ناو یەکگرتووە هەبوو بۆی کە دەنگەکانی پاشەکشەی کردووە کە یەکگرتوو شوێنی خۆی ینی بەقەت خۆی دەنگی نەهێناوە ئەم دەنگانە چیان لێ هات ئایا ئەو کۆنفرانسی کە گرتان توانی چارەسەری زۆرێک لەم ناڕزاییانە بکە کە لە ناو یەکگرتووە هەبوو؟ ڕاستە ئێمە کە هێزێکی ئەفو ئێمە کە وجودێکین لە جەماعەتی نەرمەهێزی نەرمەهێز
قوەی منطقی هەیە، منطقی قوەی نییە. و یەکگرتووی ئیسلامی کوردستان لەناو ئەم قوەی منطقا بە باسی تایبەتمەندنی ناسراوە، هەمیشە بەشێ بۆ لە چارەسەر، هەرگیز لە هیچ کاتێکە لە هیچ وەختێکە کە ئێمە خوێنمان لێت کاوە، خوێن لە جەرگمان هاتووە، سەر و چاومان دووکەڵاوی بووە، بەشێ نەبووین لە شەڕ. ئەمە گرنگە. ئەمە چاوەڕێی شتی لێکرا، چاوەڕێی گەورەتری لێکرا، کەوا نەبوو خەڵکەکە ئێمە زویر بوون، حەقیان بوو. هەرچەند ئێمە خۆ بەشێ بووین لە یەکێک بووین لە براوەکان، بەڵام کەم بوو، دەنگەکانمان کەم بوو، بەڵێ کورسەکانمان زۆر بوو، بەس دەنگەکانمان کەم بوو. چاوەڕێی ئەویان نەکرد، ئەو جوهد و توانای سەرفمان کرد هەر زیاتری هێنا. وتر انتخاباتە، تۆ ناتوانین بڵێ بۆچی وایە، ئەوە انتخابات ئاوایە. بەڵێ ئەمە خەڵکی ئەمەی نیگەران کرد، نیگەرانی ئەو ئێمەش ڕابەرایەتی ئەو خەڵکە دەکەین، ئەبێ لەگەڵ ویست و حەزی ئەوابی کە نیگەرانە بێ. لە چی نیگەرانی؟ لەوای ئەمە وەکو پێویست نەبێ. ڕاست ئێمە نەمانتوانی دڵی تۆ خۆشکەین، تەواو قسەکەی تۆ دروستە، بەڵام ئەوەی کە پێویست بوو کردمان، بەس هەر ڕاستەکەی وایە بە دڵی تۆ بواە، ئەوە وایە کە تۆ ئەتویست، بەس نەبوو. دەستمان کرد بە دروستکردنی بگەڕێن بزانین هۆکارەکانی چییە. ئێمە حزبێکی ئازادی خوازین، نەترسین. بۆ؟ چونکی یەکەم دروشمی ئەمە ئازادیە. ئەگەر ئازادی نەبێ بیرکردنەوە نابێ، کە بیرکردنەوەش نەبێ نەخشە و پلان نابێ. هیچ گەل و نەتەوە وڵاتێکیش بەبێ نەخشە و پلان قەتعاً سەرکەوتوو نابێ. لەبەرەوە ئێمە ئازادی بە قیمەیەکی گەورە ئەزانین. بەڵێ پاش گەڕانەکەتان دەرکەوت کە چی هۆکارەکان؟ ئەومان کرد کۆمەڵی هۆکارمان دۆزیوە، دوایی ئەوەش هەر دای ناین، هەر بەدڵمان نەبوو. وتمان ئەم کۆنفرانسە نزیک بوو لە ئێمەوە، وتمان بەشێکی زۆر بین بەمە. خۆشبەختانە ئەم کۆنفرانسە لە نەتیجەی ئەو هەموو قسەکردن و ئەو هەموو حیوارات و ئەو هەموو کۆکردنەوەیە هەمومان کۆ کردەوە 343 ڕاستپاردەی لێکەوتەوە. یعنی ئەگەر هەر کەسێک بیبینێ بە ئینساف پێی وانییە کەسی تر توانێ ئیشی وا بکە. زۆر گەورە بوو. لەبەرەوە من بڕیارمدا کە ئەما بێ پۆڵێن کرد. دامان بە سەرکردایەتی پۆڵێنمان کرد، لێژنێکمان بۆ دروست کرد لە مەکتەب سیاسی، بەشمان کرد، ئەمە هی مەکتەب سیاسی، ئەوەی سەرکردایەتی، ئەوەی مەکتەبەکانە، ئەوەی مەڵبەندەکانە، و مۆڵەتێکمان بۆ دانن بۆ ماوەی 6 مانگ. ئەبێ ئەمانە هەمووی جێبەجێکەن، هەر کەسێک جێبەجێ نەکا ئەبێ لێ پرسینەوەی لەگەڵا بکرێت. چونکی هەمووی ئەوە بوو کە شکۆیەکی گەورە داتەوە بە یەکگرتوو، دڵی هەموو ئەو ڕێخستانە خۆشەکە. بۆ ئەمە مەسەڵەن مانگێک دوای ئەوە من دەستم کرد بە سەردانێکی دوومانگە، یعنی هێشتا ماوەمە تاوە نەبوو، حتا ناوچەکانی ژەبینم. بەڵێ زۆر باشە. کەواتە ئەمە ناڕەزایەکانی کەم کردوتەوە؟ پێم وایە شتێکی وام بەرگوێ نەکەوتەوە. بەڵێ سەبارەت بۆ ناڕزایی دەربڕینی کادرانی بادینانی یەکگرتوو کە لە سەروبەندی پێکەنان و دیاریکردنی پۆستەکان دروست بوو، ئەمەتان چۆن چارەسەر کرد؟ تۆ زانی ئەمە منە شتێ بە تۆ بڵێم پێت غەریبە بێ. لە هەڵەبجە چووم بۆ لقی هەڵەبجەی شەهید 180 کەس لە یەک لقا، تایەتی یعنی تەمەنی کەمێ لە من کەمترە، یعنی زۆر دەم زمانێکە بە یەکۆی گیشەکەین لەو لقایە. هێشتا ئێمە 20 ساڵە مەحرومەکرین، حد لە مدیری مەکتەبێک و مەحرومەکرین، حتا وەزیرێ، هەتا مدیر عامێ. ئێمە خەڵکی بەتوانەمان زۆرە، خەڵکی خوێنوارمان زۆرە. ڕێژەی خوێنواری ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە لە 95 چۆتە سەرەوە. ڕێژەی ژن و پیاو لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە خەریکە بێ بە 0، 50/50. ئەمڕۆ 48/52. ئاخر ئیحسایی لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئەمە شتێکی گەورەیە. ئەتوانێت چاکسازی بکە، ئەتوانێت بەشێ بێ لە فریاد ڕەس، بەشێکی بە قووەت، بەڵام ڕێگەی پێ نەدراوە. ئەمە یعنی ئێستا کە زۆر بووە، طبعاً وەختێکە تەبیعەتی ئێمەش وایە، ئەوسا یەکێک وەزیرێ بوو، 2 کەس دانیشت مەکتەب سیاسەکانەمان کرد. ئێستا نەخێر، ئێستا بێ هەموو کەسە بەشداری تیا بکە،
هەتا ئەندام ناوچە بەشداری کردو لە پڕکردنەوەی فۆرما حتمما ئیزدیحامە دروستە بێت لەم ئیشا کە ئێمە پێشتر کردومانە لەوانەیە باسێ تەفاوتمان هەبێت لە شوێنە زیاتر بووە لە شوێنە کەمتر بووە ئێسامانە پڕیکەین ڕێگەی ژێن خەڵک دەنگ بەرزکاتەوە ئەوە مافی منە ئەمە منطقی قورئانە لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم هەر کەسێ بزانێ زوڵمی لێکراوە ئەتوانێت دەنگ بەرزکاتەوە گوتیان ئێمە بەشەکانمان کەمە سەرمان کرد ڕاست وایە زیایەکەین جاگەر ئێمە بۆ یەکتری نەتوانین دوای بۆ خەڵک چۆن نەتوانین ئەگەر ئێمە نەتوانین کێشەی خوشک و براکانی خۆمان حەلکەین دوای چۆن نەتوانین کێشەی خەڵک حەلکەین لەبەرەوە بێت لەما زۆر ئازابین بۆ ئەوەی لەوشا دوێر بین زۆر باشە بڕیارە مانگی 5 ساڵی داهاتوو یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆنگرەی ئاسایی خۆی ببەستێ کۆنگرەکەی بەستێت ئینشاءڵڵا لە کاتی خۆیە یەک ڕۆژ دوانەکە زۆر باشە مامۆستا محەممەد مەگەر دنیاە خوا نەخواستە شتێک یەکگرتووی ینی مەبەستمەوە هین نییە نیەتی ئەوە نییە دوور خاتەوە حەزی لێ هەر ڕۆژە پێشی خام بۆی هەر بڵێ ڕۆژە پێشم هەستەوە مامۆستا محەممەد فەرەج بەنیازە خۆی کاندید کاتەوە بۆ ئەمینداری گشتی جارە بڕیارم ناوە کەی حتمما بڕیاری لەسەرەوە وەڵاهی نازانم یعنی خۆت لە نیەتتا هەیە خۆت کاندید بکەیتەوە نیەتم نێناوە ینی نە بیرم لێکرۆ نە نیەتیشم هێناوە من کە بووم بە ئەمین عام هەر ئەو بەیانی نیەتم لێنا ئەو بەیانی کە چوومە کۆنگرە یعنی هیچ کەسێک لە ڕەفیقەکانم نیەتم نەبووە بەس ئەو بەیانی کە ڕۆشتم لە ڕێگە نیەتم هێنا بینی من و نیەتەکەم نیو سەعاتم بەڵێ مامۆستا هادی عەلی بەشداری لە کۆنگرەکەکە بەڵێ ینی ئەسوانێ سەرکردەیەکە لە سەرکردەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەتوانێت خۆی بۆ پۆستی ئەمینداری گشتیش کاندید بکە بەڵێ مامۆستا قسێکی زۆر لەسەرەوە کرێت کە پەیوەندی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی پەیوەندیەکی باش و پتەوە بەڵام پرسیاری واکرێت کە بۆ دوو هێزە ئیسلامی یەک ناگرنەوە ینی کێشەکە لەکوێیە کێشەکە لە مێژوایە ینی ئەم دوو هێزە ئیسلامیە پرسیار لەوە ئەکرێت کە بۆ یەک ناگرنەوە بۆ نابن بە یەک هێز لە کوردستانە وڵای و پرسیارە لە هەموو لایەنەکانی تر بکەیت لە قەومی بکەی لە چەپ بکەی لە ئەوە نییە بەڵام ئێمە بەڵێ بینمان زۆر خۆشە هەنگاوی باشترە نین بەرە و نزیک بوونی زیاتر هەماهەنگنی و بە یەک کۆبوونێکی زیاتر ئەم پرسە نیشتیمانیە بخوازێ بین بە یەک ئەبین بە یەک ئەمە مەسەلەیەکی مهمە یعنی ئێستا بۆ معلوماتی جەنابت ئەوە نا نزیک بوونەکەمان جوانە لە دابشکردنی ئەم پۆستانی کە لە حکوومەتی خۆجەی سلێمانی حەڤە پۆستمان بەرکەوت و خەڵک وایە زانی ئەمێشە بێ بە شەڕمان نابین یعنی کۆبوونەوەتمان یەک ڕۆژ بەسەریان نەچێت 24 سەعات بەسەر ئەما تێنەپەڕێ بیکەن بە دووستون برایانی کۆمەڵەوە چیتان پێ خۆشحاڵی بژێرن ئەویتری بۆ ئێمە ئەگەر ئێمە مانەوێت برایەتی بکەین لەم نیشتیمانە ئەگەر ئێمە مانەوێت شکۆیە بەم نیشتیمانە بکەین من کەم بم تۆ زیابی هەر وەکو یەکوین هینەکەی تۆشی هینەکەی منیشی تۆیە باشەکەواتە و ئەزمونی کە لە سلێمانی کردان لە پارێزگای سلێمانیە ئەزمونێکی سەرکەوتوو بووە لیستی خزمەت ئەزمونێکی سەرکەوتووە زۆریش توانی خوێنڕێژی لە سلێمانیا ڕوونەدا ئەو لایەنانە بە خۆشی بگەنەیەک نەک بە گرژی و بە شەڕ دوو بە ئیستحقاق انتخابی بە شێوەیە هەموو ڕازی بوو ئەمە زمونە دووباراکەنەوە لە هەڵبژاردنەکانی داهاتووتانە قسەتان لەسەر ئەوە کرد بە تایبەتی کە لە چەند هەفتەی ڕابردووەتەوە مامۆستا عەلی باپیرە بینی لەسەر چی کۆبین قسەتان لەوە کرد کە ئەم ئەزمونە ئەگەر هەیە دووبارەی بکەنەوە گەشەی پێین ینی بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەگەرێک هەیە کە ئیتلافێکی ئیسلامی ببینرێت لە هەڵبژاردنە ئیتر لە کاتی خۆیان قسە لەسەرەوە بکەین باشە ینی ئەوەی کە ئێستا بە یەکوین ئێمەمانەوێ ئەزمموی پێکەوە بوون جوانیەکی بینێ ڕەونەقێکی بینێ بۆی ئەم ڕۆحانە زیینوکەین و ئەم ڕۆحانە بکەینە دیاردە لە کۆمەلگا دایانێ یعنی ئێستا دوان نزیکی یەک بن نابێ بۆ نابێ من تەنازولەکەم لە بازی حەقی خۆم بۆ تۆ زەرەر ناکەم ئێمە هەردووکمان لە چوارچێوەیەکین هەردووکمان لە نیشتیمانێکین هەرچی خێر و بێرەکانمانە خەڵک ئیسفادە لێەکە
جا من کەم بێ و تۆ زۆر بێ هەروەکو وایە من زۆر بێ و تۆ کەم بێ فەرقی چییە؟ من و تۆین. ئەم ئەزمونە بۆ هەگوێزنەوە بۆ ناو پەرلەمانی کوردستان لە هەر شوێنە پێویست بێ وەکو پێم وتی لە هەر شوێنە پێویست بوو لی ناوەسین 24 ساعت. ئەگەر هەیە کە جگە لە کۆمەڵی ئیسلامی ئەمە لەگەڵ لایەنێکی کەش دووبارە بکەنەوە ئیتر ئێستا لێرە خەریکین ئەوەی هەر کەسێکی تریژ ئەو بکەین دراسەیەکەین یعنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆی هەیە ڕاست بێ هەنگاوەکانی لەسەر خۆیە بەڵام ناوێت تەراجع بکە ناوێت هەنگاوی هەڵە بنێ ئەمە یەکێکە لە ممەیزاتەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. مامۆستا سەلاحەدین بەهادین لە ماوەی ڕابردوو پرۆژێکی نووسی بوو بۆ یەکگرتنەوەی هێزە ئیسلامیەکان لە کوردستان لایەنە ئیسلامیەکان ئەمە پرۆژە بوو یا هەر پێشنیازێکی خۆی بوو بڵاوی کردەوە بە کوێگەیش چی لێ هات هەر ئەوەیە کە ئێمە ئیشی لەسەرەکەین ینی ئەویش ڕژاوەتە ئەو خانەی کە ئەمە تقریبا 2 ساڵە زیاترە لە 2 ساڵ ئەم نزیک بوونەوەی ئەمە کۆمەڵی ئیسلامی بەردەوامە بەڵام ئەمانەوەیە ئەوە نا جوان بیشێلین دوای لێ پەشیمان نەبین. باش ئەبوو بزوتنەوەی ئیسلامی ناهێنە ناو ئەو شێلانەوە هەموو هێنین هەموو ینی ئێمە ئێسام پێنج قۆڵیە ئەمە بێ شتێکی لێ دروستکەین لە کۆتاییە ئەبێ ئەمەە متمانیتیا دروستکەین ئەمە جارێکی کە نەخێن و لێی پەشیمان بچین و قاڵ بە ئەوڵەکە بین بە دژی یەکتری ئەمە بۆ ئەمە ئەزمون نییە ئەمە ئەزمونێکی بێوێنە نییە لە مەڵتیقەیە بۆ ئێمە داواکەین لەم لایەنە دەسەڵات دارانە ئەڵێن ئەبێ ئەم ئەزمونە سەرکەوتوو بێ زۆرتر لە سەرشانی ئەوەکە بەڵێ ئێمە توانین بەڵێ ئێمە هەوڵی بۆین بەڵێ ئێمە کاری بۆکەین بەڵام ئاسانکاری لە لای ئەوە زۆرترە بێ هێز بۆ هەمومان هەر پێنجمان هەر کەسێ لای خۆمانەوە هەست بەو هێزە پێنجیەکەین بەمە ئەتوانین بیپارێزین هەر یەکێک لە ئێمە لای خۆیەوە هەست بە هێزی پێنجەکە بکە بەمە ئەتوانین سەرکەوتوو بین بەمە ئەتوانین ئەو ئامانجانەی هەمانە بیپێکین هەر کەسێ لە دەرەوە سێرمان بکە ئەزانێت چۆن قسەمانەکە قسە یەکمان لەگەڵاکە دوو قسەیمان لەگەڵ ناکە کەوا بوو ئێمە سەرکەوتووە بین. مامۆستا سەبارەت بە پرسی ئاشتی لە باکووری کوردستان ئەوەی ئێوە ئاگادار بن ئەم پرسە بەکوێ گەیشتووە و چۆنی ئەبینن ئێوە پێتان وایە پرسێکە سەرکەوتووە بێ حکوومەتی تورک جددیە لەوەی بەرەو چارەسەری کێشەی کورد هەنگاو بنێ؟ وەڵاوەنی ئێمە ینی لە سەرەتاوە ماسی ئاگامان لێتی و بەعزێ یاریدە دەریژ بووین یارمەتی دەر و دەستمان پێوە ئەوەی کە لای ئێمە گرنگ بوو ئەوە بوو کە ئەم پرسە بێتە قەنەعەت بکەینە قەنەعەت چونکە هەر شتێ نەبێتە قەنەعەت بەرامبەرەکە کاری لەسەر ناکە بەڵێسا بۆ بە قەنەعەت بۆ بە قەنەعەت لەلای هەردووکیان کە ئەمە ئەم پرسە ئەبێ بکرێ چارەسەری کێشەی کورد بەما کرێ بە چەک ناکرێ بەڵام پێتوانی ئەو ماوەیە زۆر درێژە ئەزانی ئەمە ینی 30 ساڵ نییە ئەمە 80 ساڵە جەنابەت ینی بزانی هەر بۆ کورتیەک ئەوە بڵێن لە ساڵی 1924 کەمالیست هاتۆتە تورکیا کورد بوون قەدەغە بوو بە یاسا یەکێک ناوی مناڵەکەی نابێ ئازاد بە یاسا توانیوانە بیخەنە سجن جایتە بزانە ئالێرەوە بیگرە تاوە تۆ ناوی خۆت بنووسی قسە بکەی مەسەلەن لە سووریا هەر ناسنامە نەبووە بەڵام گەورەی ئەم دوو پارچەی کوردستان لەکوێیە ئێستا سەیری زاراوەکەیان بکە سەیری لەهجەکەیان بکە سەیری زمانەکەیان بکە چەندە خاوێن و پاراوە بەڵێ چۆن لەناو ئەم دوو کەڵ و شەڕ و هەڕەشەیە ئەمان پاراستووە بەڵێ ئەمە ئەبێ بگا بە ئامانج ئێستا دۆخێ دروست بووە تازە کورد ناگەڕێتەوە پێش شەڕی سووریا تازە کورد ناگەڕێتەوە پێش 2004 لە تورکیا ئەبێ بەرەو پێشەوە بێت تازە کەوابوو ئەمە چییە بێ ئەبێ بگەینە ئامانجێ ئێمە ژوای ڕۆژهەڵاتی ژوایە کورد تازە بەرە دواوە ناگەڕێتەوە سایکس بیکۆ لە 2016 بێتە 100 ساڵ زۆرە 100 ساڵ میلەتێ مەحروم بکرێ بەم گەورەی کورد و هیچ میلەتێکی لەم سەر ئەرزا بەقەدەر ئێمە کوشتن و بڕین و دەربەدەری و تاڵانکردن و ڕاودونان و ئەنفارکردن کیمەبارانی بەسەر نهاتوە ئیتر بەسە زۆر باشە وتێ لە سەرەتاوە ئێمە ئاگامان لە پرۆسی ئاشتی بووە ئەی ڕۆڵی تازەتان چییە؟ یعنی ئێمە ئێستا هەر ئەوە نەکە
هانیانەین کە ئەمە دەسی لێبەرنان ئەمە لەگەڵی بن ئەمە هەردووکتانە گەێن تا ئامانج ئارامی بۆ تورکیا دروستەکە نەتەوەیەکیش ڕزگارەکە پەیوەندی ئێوە لەگەڵ ئاک پارتیا لەو ئاستایەکە هانیان بن پێشنیازیان بخەنە بەردەست پێوتون کە بێت دەستور بگۆڕێ ئەگەر ئەنووسن دەستور تورک ئەوێ ناوی کوردیشی تابێت یا ناوی کەسی تیامەنووسن بڵێن تورکیا بەلەد قومیات و ئەبێ ئەم یاسایانەی کە هەنی سەناوەکانی بێ بیرچۆتۆ ژمارەکانی ئەو کاتە ژمارە یاساکانم وتووە ئەم یاسایی ژمارە ئەوەنە ژمارەوەنە کە هەر کەسی خۆی هەڵبژێرە بۆ سەرۆکی وەزیرانە بێت تورک بێ ئەی من خوا بە کورد دروستی کردوم ئەوانی ژەڵێن ئێمە ئامادەین بۆ ئەوانی ژەڵێن ئێمە بەم حەدیسە مامەڵەکەن لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه باشە بەڵام ئەو تۆمەتانی پاکەکە ئاڕاستی حکوومەتی تورکیا ئەکالێکی و سەرچاواگرێکە زۆر جار ئەڵێن حکوومەتی تورکیا جددی نییە لە پرۆسی ئاشتی تەنهایەوە کات بەڕێ بکە و ئاکپارتی خۆی لەسەر هەڵبژاردن بمێنێتەوە تا ئێستا هەردووکیان متمانیان نەگەشتۆتە ئاستی ئەوە کە بێن بە جددی لە مەسەلەکە بنەوە و هەردووکیان هەتا ئێستا ئەمە بەکارێنن بۆ دیعای انتخابی ئێمە پێمانوتون ئەم دوانە هەردووکی هەڵەیە ئەبێ ئەم متمانەیە دروستکەن و زۆرتر بۆمان وتووە چونکی تۆ دەسەڵاتە هەیە تۆ دەسەڵاتە بەدەسوێ ئەبێ عەفوێکی عام دەرکەی تاوانبار بە ناوی تاوانبار و کەس نەمێنێ و ئەمانە بێنەوە لەم نیشتیمانە کاری سیاسی بکەن ئەمانە نوێنەری میلەتێکن میلەت نەتەوەیەکن داوای مافی خۆیانەکەن ئەم مافانەی کە هەمومان داوایەکەین لەم پارچانە هەموو لەژێر مافی چارەی خۆنووسیا جێگەیە بێتەوە کە ئەمە بەندێکی ئەساسیە لە ئیتیفاقی ڕۆما کە نەتەوەیەگرتوەکان ئیقراری کردووە باشە قەناعەتیان پێی هەیە ئاکپارتی بەڵێ ئەوەی کە بە ئێماڵێن بەڵێ ئەگەر قەناعەتیان پێێنێ ئەبێ قەناعەتیان پێ بەڵێ ئەی لەسەر ئەرزی واقعا ئێوە وەکو پەیوەندی خۆتان هیچتان بینی و هەنگاوی بۆ بنێن لەوان لای خۆیان ئەوەی کە بۆ ئێمەیە بینن بڵێ بۆ ئەمە مەسەرەن مەجاردان بە زمانی کوردی و خەڵک حزبی سیاسی بە ناوی کوردی پێشترم شتانە هەمووی ینی لە جێگەی حراما بووە لە دینی حراما بووە بەڵام کافی نییە بۆ ناڕەحەتی و لێقەوماوی و دەربەدەری و کوشتن و بڕینەکەی کورد ئەوەنە زۆرە ئەمانە داینا لەمە زیاتریەوێ ئێمە پێمانوتون ئەم شەرقی ئەوسەتە ئەبێ کورد و تورک دەوری تیا بینن بەڵام بەیەکەوە زۆر باش ئەی پەیوەندیتان لەگەڵ پێدە لە چ ئاستێکایە خەباتی کورد لە ڕۆژاوای کوردستانە چۆنە بینن ئێمە هەر بەیەکۆ پەیوەندێکی خۆشمان هەیە یعنی هەمیشە هەوڵمان داوە مەسەرەن لە یەک نزیکیان کەین و ئەم دوو بەشە پەیەدەوە ئەوانی تر مەسەرەن هەمویان و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عەرەبا لە سووریا کە ئەحمەد داو دۆڵۆی ئەمە داوامان لێ کرد لەگەڵم لایەنە کوردیانە کۆبێتەوە بۆ ئەمە دراوسی تۆن دراوسی نیشتیمانەکەی تۆن تۆ ناتوانانی ئەمانە لە بەرچاو نەگری یعنی ئەمانە زۆر هەوڵمان لەگەڵیان ئەوەیە کە یەک بن وتومانە ئێوە ئەبێ یەک بن شەڕی کورد و کورد نەکەن ئەبێ هەوڵ بن هەر لێسەوە لە دەستوری سووریا جێگەی خۆتان بکەنەوە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە وڵاتەکەتان مەکەنە جێگەی تەڕاتیان و شەڕی خەڵک لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریشە هەوڵی دووبەرێکی و شەڕ دروستکردن نەبن باشە کورد لە سووریا خۆی کرد بە ئەمری واقع بەڵێ کورد لە سووریایە توانی خۆی بکە بە ئەمری واقع بەڵێ وەک وتم ینی نە لە تورکیا نە لە سووریا نە لە عێراق نە لە شوێنی تر ناگەڕێتەوە بۆ دواوە ئەم دۆخە کە تازە هاتوتە پێشەوە ئەبێ گەشەی پێبین ئێمە دووشتمانەوێ ئێمە کورد دووشتمانێ یەکەم وریایی دووەم حکمت وریایی بە جوانی واقعەکان بخێنینەوە حکمت بە جوانی مامەڵی لەگەڵ بکەین کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی یاڕات مامەسا قسەت لەوە کرد کە بڕیارە لەم نزیکانەیە مەسەلەی بەشداری ئێوە لە حکوومەتی بنکە فراوان و ئەو پۆستانێک کە ماوەتانەوە استحقاقانێک کە ماوەتانە یەکلا بکرێتەوە ئەگەر ئەمە پشتگوێ خرا و یەکلا نەکرایەوە هەڵوێستان چی ئەبێت هەر ئاوادا ئەنیشن یا لە حکوومەتی بنکە فراوان ئەکشێنەوە وڵای تر و کاتێش کۆ بینەوە قسەیەکەکەین زیاتر ئەگەر هەیە ینی ئێوە چ هەڵوێستێک وەربگرن قسەمان لێ کرد و برادرانی پارتی دیموکراتی کوردستان هاتن بۆ لای ئێمە و چوبوون لەگەڵ سەرۆکی حکوومەتا قسەیان کردووە ئەرێ نییە بەڵێ ئێمە قسەمان لە فەرەزەیە کرد کە ئەگەر نەکرا ئێمە حەزمان لەو فەرەزێنیە بۆ چونکی دۆخەکە دۆخی نیشتیمانەکەی ئێمە ئەوە ناخوازێت
ئەبێ هەموو کەسێ ئەم دۆخە لە بەرچاو بگرێ کارێکی وان نەکە ئاڵۆزی لەم نیشتیمانە دروست بێ. بەڵێ زۆر سپاس مامۆستا محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سواز بۆم دیدارە. زۆر سپاس زۆر بەخێر بێت. سواز بۆ تۆش خۆشەویستان سواز بە ڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بە یەکگەشتنەوەیەکی ترە وڵایەتان نەخۆشیانە.